چەندین مانگا لە کۆمەڵێک کەسانی پسپۆر توێژینەوەیان کردووە لەسەر ئەوەی وشکبوونی ڕووبارەکان یاخو بەنداوەکان کەمبوونەوەی ئاوتیانە ئەمە مەترسیێکی گەورە دروستەکان لە خواروی عێراق بینی خەڵکانێکی زۆر لە ناوچە کوشت و کاڵەکانی خۆیانە کۆچەکەن بۆ شارە گەورەکان ئایا ئەم هۆکارە کەمی ئاوا یاخو پیسبوونی ئاوا یاخو گرتنەوەی ئاوا لە وڵاتانی دراوسێەوە ئەم مەترسیەگەر بەردەوام بێت چی بەجێ ئەهێڵە لەسەر سەرچاوە ئاویەکانی ئێمە وە دوجاریش نەبوونی ئاو ئەبێتە نەبوونی زەویە کوشت و کاڵیەکان و کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی و بەروبوومە خۆماڵیەکان کە لەناو عێراقا بەرەمێنێت ئەمانە و کۆمەڵێت چەند بابەتی ترە هەیە بتوانین گفتوگۆی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاکۆ ڕەشید بەڕێزیان پسپۆڕی ئەندازیاری و شارستانی و ژینگەن کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر جان زۆر بەخێر باش زۆر سپاستان دەکەم سپاس بۆ تۆ دکتۆر ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئاو سەرچاوی ژیانی هەرداچێکی مرۆڤە و لە ڕێگەی ئاوە ئێمە توانین ژیانمان بەردەوامی پێبین لە ڕێگەی ئاوتوانی خواردنمان دەستکەوێت لە ڕێگەی ئاوتوانی ژینگەیەکی تەندروستیشمان دەستکەوێت لە کوی عێراقا بەگشتی ئێستا بینین ڕێژەی ئاو کەم بۆتەوە بەنداوەکان زۆر ئاستیەکەی ئاویان دابەزی و هەندێک ڕووبارمان وشک بووە یاخو هەندێکیان پیس بووە ئاوەکەی سوێر بووە ئەم کاریگەریانە چین بەیانی هەموو لایەکتان باش و بینەداری کورسای باش بەڕاستی ئەم کێشە و مەترسیانی کە بەڕێزت باسی کرد و زۆر لەوە زیاتریش کە هەمانە ڕوبەڕووی گەلی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەبنەوە لە ئیستادا و لە داهاتوویەکی با بڵێن 20 ساڵی داهاتوودا کێشەکە هەر لەوەیانە کێشەکە لە گۆڕانکاریەکانە کە گۆڕانکاری کەش و هەوایە کە پێڵەن گلۆبال چێنج وای کردووە کە عێراق ببێ بە ڕقم 5 لە وڵاتانی کە ترسی کەم ئاوی و گۆڕانی کەش و هەوا لەسەری تایسیرێکی خراپی هەبێت و بێتە هۆی ئەوەی وشکبوون و تەسەحر و بە بیابانبوونی زەوی و نەمانی زەوی کشت و کاڵی و کەمبوونی ئاو لەو ڕادەی کە بێتە هۆی هەنێ شار و شارۆچکە هەر چۆڵی بکەن ئەم هەموو کێشە و ئەم هەموو مەترسیانی کە هەیە وای لە ئێمە کرد وەکو کۆمەڵێک وەکو زانکۆی کۆمار و وەکو کۆمەڵێک لەو زانستخوازانی کە هەن لەو پرۆفیسۆر و لەو توێژەرانی کە بەڕێز کە لە هەموو سەرانسەری عێراقەوە هەر لە زاخۆوە بگرە تا بەسرا لەو خەمەدا بەشدار بوون و توێژینەوەیان پێشکەش بەم کۆنفرانسی ئێمە کرد کە کۆنفرانسێکە بە ناونیشانی سەرچاوەکانی ئاو لە عێراقدا پێشبینی و مەترسیەکان کە بۆ یەکەم جارە لە بوارێکی ئاوا گرنگدا دەست پێشخەری بکرێت لە سلێمانیەوە و زۆر سپاسی بەشداربوونی با بڵێن دیسیژن میکەرەکانیان با بڵێن مەسئولی بەرپرسی باڵای حکومی لەو بوارەتە کە هەردوو بەڕێز بێگەرد تاالبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ بەڕێز مەهدی حەمدانی کە وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق لە حکوومەتی فیدراڵ هەردووکیان بە پەرۆشەوە هاتن و بەشداریان کرد و لە نزیکەوە لەگەڵ ئێمەیە کێشەکانیان خستە بەردەم میان و بەڕێزیان هەموو ئاگاداری ئەو کێشانن و هەموو تەفەهومێکیان هەبوو دەستیان درێژ کرد بۆ ئێمە کە ئەوان لەگەڵ ئێمان بۆ مەبەستی چارەسەرکردنی ئەو کێشانە حتمما کێشەکان ئەوەنە گەورن بۆیە وایان لەوان کردووە کە ئەوانیش لەو پەڕی دڵسۆزیا و لەو پەڕی هەموو شتێکیان واز لە هاتن بەشدار بوون لەو کۆنفرانسی ئێمەدا زۆر باشە دکتۆر کاتە بە شێوازێکی گشتی زۆر کات قسە لەسەرەوەکرێ هەموو کەش و هەوای جیهان بەگشتی گۆڕانکاری بەسەرا هاتووە بابزانین کاریگەری ئەم گۆڕانکاری کەش و هەوای لە جیهانە چ کاریگەریەکی هەیە لەسەر کەمبوونەوەی ئاو بەگشتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بەرزبوونەوەی ڕێژەی نەمبوونی ئاو کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی ئەمانە هەمووی کاریگەری زۆرن بگرە لەوە زیاتر ئێمە وڵاتی هەرێم و وڵاتی عێراق بەگشتی لە 170 سەرچاوی ئاوەکانمان کە با بڵێن ڕێڕەوی ئاباران و وەتەرشێتەکانە ئەکەونە دەرەوەی هەرێم و دەرەوەی عێراق ئەمە وای کردووە کە وڵاتانی دەرەوەی دراوسێ عێراق بەداخەوە کە پرۆژە و بەندا و گۆڕینی ڕێڕەوی ئاویان
بەکارهێناوە هەم بۆ ساڵحی خۆیان و هەم وەکو کارتێکی سیاسی لەسەر ئێمە و لەسەر هەرێم و لەسەر کوردستان و لەسەر عێراق بەگشتی. کێشەی ئاو کێشەیەکی ئەقلیمیە هەرێمایەتیە و پێویستە هەماهەنگی هەبێت لە بینی هەودوو وڵاتەکانە و ئەمە لە ڕووی کوانتیتیەوە لە ڕووی کەمووی هەم ئێمە بێبارانیمان هەیە هەم دەست بە سەراگرتنی ئەو بڕە ئاوەی کە ئەو بوچەی ساڵانەی ئاوەی کە دێتە عێراق و هەرێمەوە وای لێکردن کە لە بەنداوەکاندا بگەنە کەمترین ئاستی ڕێژەی خەزنگرایی ئاو لەوە زیاتر هەنێ وڵاتمان هەیە هەنێ ڕووبارمان هەیە بە تەواتی وشکی کردووە لەوە زیاتر ئێمە پرۆژەمان هەیە کە ئێمە باسی عێراقەکەین ئەکیت پرۆژەکانی خواروش کێشەیان زۆر هەیە و کێشەی گەورەیان هەیە مەسەن بۆ نمونە بۆ حیرەی سەرسار کە وەکو خەزانەی بەکارێنێ بۆ کاتی لافا و هەڵگرتنەوە و هەڵیەگرێت و وای لە هاتووە ئێستا ئەو بۆ بە مازدەرێکی پیسبوونی ئەو ئاوەی کە هەیە ئەو ئاوەی کە ئەچێتە لە بحیرەکەیتە دەرەوە پیسترە لەو ئاوەی کە ئەچێتە ناوە لە ڕووی خوێ و سوێربوون و بەرزبوونەوەی ئاستی کلۆر و خوێ لە ئاوی خواردن ئاوی لە شەتڵ عەرەب باوای کردووە کە بەسڕە دووچاری قەیرانی کەم ئاوی بێ بەگشتی کێشەکان زۆرن یعنی و مەترسیەکانیش زۆرن. زۆر باشە دکتۆر گۆڕانکاریەکە شێوهەوایەکان جیهانی بەگشتی کردوێتەوە یعنی ئەگەر لەم چەند ساڵە سێرکەی هەندێک لە وڵاتان هەیە کە لەوانەیە ساڵانە ڕێژی بارانبانی تیا زۆر کەم بوو بێ نمونەشمان لە بەردەمە وڵاتی سعودیە کە بینیمان ئەم ساڵ بیاخ و پار چ لافاوێک لە وڵاتەیە دروست بوو یاخو زۆر وڵاتمان هەیە کە لەوانەیە گەرمایەکی وەخت بەخۆ نەتیبێ و وڵاتی ئیسپانیا و ئەڵمانیا کە چەندین کەس گیانیان لەدەستا بەرگەی ئەو گەرمانە ئەمە گۆڕانی کەش و هەوا بوو بینەوە سەر وڵاتی عێراق ئەبینی ئەو سەرچاو ئاویانەی کە زۆر جار ئێمە لە ناوخۆی عێراقا هەمانە و هەندێکیشی لە وڵاتانی دراوسێویەتە ناومانەوە بە تایبەتی وڵاتانەی وەکو تورکیا و ئێران کە دراوسێمانن گرتنەوەی بەنداوەکان یاخوگرتنەوەی کۆمەڵە سەرچاوی ئاوی لە ڕێگەی وڵاتانی دراوسێەوە ئەمە تا چەند کاریگەری بەجێهێڵێکە وشکە ساڵی لای ئێمە ڕێژی زیابێت. من خەبەرێکەوەی پێ بڵم لە ڕووی زانستیەوە ئەوەی کە ئەو ئاوەی کە تەبەخورە بێ یان ئەبێ بە هەڵم لە بەنداوەکانە لە سا 20 حجمی بەنداوەکە خۆیەتی ینی وای لاتۆ بەداخەوە ینی ئەو کەمیەتی کە تەبەخورەکە زۆر بەخەدەر ئەوە نابێت کە ئیسا گیراوەتەوە ئەمە دوو نامەترسیمانێ هەم بە هەڵم بوونە کە بەهۆی گەرماوە هەم دەست بە سەراگرتنی ئاوەکەی کەیت ناومان. ئێمە بەڕوونی بە ئاشرایی قسەمان لەگە وەزیرا کرد کە وەزیری بەتایبەتیەوەی فیدراڵ نەیشاردەوە کە کێشەمان هەیە و کێشەی زۆریشمان هەیە لەگەڵ وڵاتانی دراوسەیە ئەوان بە حەقی خۆیان نەزانن کە دەست بەو ئاوە بگرن کە ئەیانەوێت وەکو چۆن ئێمە نەوتمانەیە ئێمە بۆ ئێمە نییە دەست بەوان بڵێن ئێوە دەست لە تەداخڵکان ئەوانش بۆ ئێوە مەواڵن لە بیریان چۆتەوە ڕێڕەوی ئاوەکان و ڕووبارەکان و وڵاتان ناناسێت ئەوەی لەسەر زەویەوە کۆوە نیە لە ژێر زەویە ئەوەندەی کە هەبێت گفتوگۆ و لێکدوان و مفاوەزات لەگەڵ تورکیا تا ئێستا بەردەوامی هەیە بەداخەوە لەگەڵ ئێرانە ئەو شتە نییە وەستاوە و هەر قسەیەکەکەین ئێمە یان بەرپرسەکانی خۆمان ئەچنەوە وەلای ئێرانەکان ئەڵێ ئێمە ئیتفاقیەتێکی نێو دەوڵەتیمانەیە کە ساڵی 1975 لەگەڵ شای ئێرانە یانی دوو ڕژێم وەختی خۆی کردوێتی ئێمە ئێستا تەبعاتەکەی ئەین نازانین کە لەو ئیتفاقەتەشە ئەوە نییە کە دەست بەسەر ئاوە بگری یان ڕێڕەوی بگۆڕی کێشەکان ئەقلیمین چارەسەرکردنەکان بێجگەلەوە کێشەی پیسبوونمان هەیە ناوخۆمان بۆ نمونە ئێمە بەڕوونی پێمانوت ئێمە هەنێ شوێنمان هەیە کە ئاوەڕۆی شارەکانمان ئەچێتەوە سەر ڕخودی بەنداوەکان لێرە بە خۆشحاڵیەوە وەزارەتی ئەو تێگەشتێک کە لە بینی هەردوو وەزارەتە ئێمە کە ئێمە بووین بە حەڵقەیەک لەوێ ئامادەباشیان دەربڕی کە بتوانن کەمتر چکە ئەوە بەڕاستی موکی هەموو عێراقی و کوردەکانە هەمومانە لەبەر ئەوە حتا ئەوتی ئەگە بگاتە ئەوەی ئێمە هەنێ لە پرۆژەکانمان بوەسیین لەبەر خاتری ئەوەی ئەوە چاپ بکەین ئەو نەهێشتنی ئەو پۆلیشنا کە ئێمە لە دواترا بە ریکۆمەندیشن بە تەوسیات بەرزیەکەینەوە بۆ هەردوولا تا بزانین تا چ ڕادەیەک ئەوان دێن بەدەنگ
داواکانمانەوە هەرچەندە لێ ناشانەوە ئینسجاری وە کە ئەمەە ڕۆتینات ڕوە بێ ئێمە لە ڕووی زانستیەوە بڵێن بێ ئەمەلەبی چونکە ئەمە وڵاتی عێراق زۆر ڕۆتیناتی تایە وە بووجە و کێشەی بووجەمانێ و ئەوەنە پرۆژە هەیە جاری وە کێشەی کەمی ئاوەکە کەوێتە ئەخیرەوە کە ئەمە بەڕاستی خۆی لە خۆیان مەترسی زۆر کاتە دکتۆر بەڕای بەڕێستان گەورەترین مەترسی لە ئێستاە کە لەسەر ئاسایشی ئاو هەبێ لە ناو عێراقا ئێوە چی تامەتی کردووە گەیشتون بەچی؟ ئێمە ئەوەی کە داواکانین کە ئێستا لە ئێستایان پێویستە بەنداوی نەک گەورە بەداخەوە ئەوێ ئیستا پەنداوی بچوو بکرینەوە چکە ئەمێ بۆەوەی بەرەنگاری گۆڕانی کەشوهوا بکەین ئەبێ ڕووپۆشی دەریاچەکان ئەوەنە زۆر نەبن کە بە هاڵمبوون زیاد بکە بۆیە پرۆژەی ئەوە هەیە و لە ئیستادا لەلایەن بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بێگەرخان وتی ئێمە هەشت پرۆژەی بەنداومان هەیە لەم دەوەرەیە لە هەرێمی کوردستانە کە لە جێبەجێکردنان کە ئەوە هەنگاوێکە بێت بۆ ئێوە هیوادارم ئەو هەنگاوە زوو بە زوو جێبەجێکە چکە ئێمە 20 ساڵێکی داهاتوومان 20 ساڵێکی زۆر دڵخۆشکرد نابێت لە ڕووی گەرما و لە ڕووی کەمی ئاوە لە پای ئەوە ئێمە کە لەبەر ئەوەی کە گۆڕانکاریەکان لە کەشوهەوایە بەپێی ئەو راپۆرتەی کە لە لایەن وەزارەتی خارجیەی ئەمریکا و لەلایەن UNDP و لەلایەن کەشناسی جیهانیەوە بڵاوی کردو کە عێراقێکێکە لە وڵاتانەی کە ڕووی سەختترین دۆخی گۆڕانکاریە بێتەوە لە ڕۆژی لە گۆڕانکاری لە کەشوهەوایە جاری وایە سەرمایەکی سارد یان گەرمایەکی زۆر هەردووچیان بەنسبەت ئێمەوە زۆر عینەنشتن هەردووکیان ئەبنە هۆی تێکچوونی ژینگە و تێکچوونی سەرچاوەکانی ئاوە نەبوونی سەرچاو باشە دکتۆر ئەمە لە عێراقا بەگشتی لە هەرێمی کوردستانە لە هەرێمی ئێمەش ئەگرێتەوە ئەو مەترسیە بەڵێ ئەو مەترسیە ئێمە گەر بڵین حالمان باشتر ئەبێت لە ناوەڕاست و باشووری عێراق توانم بڵێم وایە بەڵام لە کۆتاییە ئێمە هەمومان لەسەر یەک پاپۆڕین ئێمە ئەو سەرچاوی ئاوەی کە هەمانە لە کوردستان بە تەنیایی خۆمان نییە تاوەکو بڵێن بەشی هەمومانەکە نەخێر ئەوە هی هەمووی عێراقا ئەوانیش هەنێ ڕێگولیشن هەیە وڵاتی زراعەت مەسەن لە شوێنێکت هەیە لە منطقەی کەرکک و ئەمانە داوای ئەو ئاوە ولیەکەن کە لە دوکان ناگرتوودێتەوە بۆیان بکەیتەوە خۆ ئێمە ناتوانین بڵین چکەمە هی هەمومانە بەرامبەر ئەوە ئێمە داوامان کرد کە هەنێ پرۆژە هەیە وەختی خۆی وایە ئەنجام درا و بەهۆی کێشەی هەنێک کێشەوە نەکراوە لەوانە سەدەی بێخما کە بەڕاستی ئەوە سەرمایەکی ئاوی گەورەی بۆ هەرێمی کوردستان دابی نەکرد هەتا ئێستا ئەو پرۆژەیە کە ئەتوانم بڵێم بووە بە کێشەیەکی زیاتر سیاسی وەگلەوەی تەکنیکی وای لێ هاتۆ بەهۆی جێبەجێ نەکردنی شتێکی واقع بێت چونکە بە چەنەها مەشاریعی سەکەنی لە حەوزی ئەو سەدەیە جێبەجێ کراوە بەداخەوە کە ئێستا گەرفتی ئەو سەدەیە دروستکە بێ ئەو خەڵکانە هەمووی کە زیاتر لە 400,000 کەسە بێت چەندێکە نازانم خەڵکێکی زۆر لەوێ نیشتەجێ بوون و گەفتێ ئەمە سەدە دروستکەی کە ئاساییشی داهاتووی جیلەکانمان ئەبێ ئەوانە هەمووی ڕاگوێزکرێت کە ئەمان خۆی لە خۆیان بۆ بەچی خۆی لە خۆیان بۆ بە ئاڵنگاریەک لەسەر جێبەجێکردنی بەنداوەکە ئەی حل چی ئەبێ گۆڕانکاری بکەین گۆڕانکاریش ئەوەیە بگەڕێنەوە هەم بۆ کە من ئەڵم سەدی بێخمە بەوانە دروستکردنی ئەو سەدە وەکو دروستکردنی سەدی دوکان دەربەندی خان مووسڵ اینجا بگرە زیاتر کەپاستی هەبوو یعنی ئەوە ڕێک سەرمایی ئاوی لە هەموو عێراقا دوو ئەوە ناکرد باشە دکتۆر کاتە کاریگەری گرتنەوەی سەرچاوەکانی ئاو لەلایەن وڵاتانی تورکیا و ئێرانەوە لەسەر کەمبوونەوەی ئاوی ئەم ناوچەیە چییە بێت چ کاریگەریەکی ئێمە لە سا هەفتای ئەو سەرچاوی ئاوانی کە هەمانە لە دەرەوەی گرتنەوەی ئەبێتە هۆی
وشکبوونی زێ کە ئێستا لێرە زۆ وشکبوون زێکان و کەمبوونەوەی ئاوی هاتوو بۆ بۆ ناو دیجلە خۆی و ڕۆشنیانی کاڵم کەمبوونەوە ئەمانای دابەزینی بۆ کەمترین ڕێژەکە هەیە یعنی ئەوەی کە هەیە ئێستا من دوێنێ لە دوکانیش بووین بۆ مەبەستە لە ساڵانی ڕابردووە لەم کاتەیە ڕێژەی ئاو کە ئەم ڕۆژچوین هێشتا 4 مەتر لە عمقی ئاو لەو سەدەیە کەمترە لە ساڵانی پێشوو کە لەم حاڵەتەیە هەبووە بەهۆی وشکە ساڵیەوە 4 مەتر ئاو ئەزین چەند ملیارەکات ئێمە بەقوڵی ئەگەر بە هینکەی ئەو 2 ملیاری کە ئێمە بۆمانە ساڵانە بۆ ئەو سەدەی هەرو دوانە محاولەکەن دەستی پێوە بگرین بینەوە بە زۆر کاتیش ئێمە کە ئەوە ساڵانە گۆڕانکاری بەسەر ئەو ڕێژەی ئاوایە وا ئەکات کە قەلەقیەک لای خەڵک دروست بکات وا کات کە ئێستا تۆڵی مەترسیەکان بۆ چەند ساڵی ڕابردوو هەیە واکە کە وشکە ساڵی ڕۆمان تێ بکە ئەی کەواتە ئەبێ چی بگرێتە بەر ینی چۆن هەوڵ بین ئێمە کە ئەمە پێشبینیە لە بەردەمایە هەم لە حکوومەتەوە هەم لەو کەسانی کە پسپۆرن هەم لەوەی کە چۆن کاری لەسەر بکرێت کە هۆشیارەکان بڵاو بێتەوە هەتا دوجارەکەوێتە سەر تاک کە چۆن هۆشیاری هەبێت کە ئەو چەند گرنگە ئێمە وەکو چارەسەر و پێش ئەوەی کە بڵێن گرنگی ئەم بابەتە لەوەیە کە ئەبێ لە ئیستاوە بە یەک ئاراستەیش نەکەین ئەوێ بە مالتی دایرکشن ئیشکین یەک گرتنەبەری ئەو ڕێگایانی کە ئەبنەهۆی کەمکردنەوەی پیسبوونی سەرچاوەکانی ئاو گرتنەبەری ئەو ڕێگایانی کە ئەبێتە هۆی هەڵگرتنی و خەزمکردنیکی ئاو گرتنەبەری ئەو دیپلۆماسیە سیاسی کە ئەبێ بەردەوام لەگە وڵاتانی دراوسەیە کە ئەوە بەڕای من زۆ گرنگە لەسەری وسکوت نەبین و هەوڵ بین تەسلیم نەبین گرتنەبەری ئەوەی کە بتوانین بەرەنگاری زیادکردنی ڕێژەی سەوزاییە زیادکردنی ئەوەی کە دەست بە ئاوی ژەرزەویەوە بگرێت یعنی بەڕاستی ئاوی ژەرزەوی کە بەداخەوە پایتەختی هەرێم کە هەولێر لە سا 60 سەرچاوی ئاوەکەی لە ئاوی ژەرزەویە ئێستا بیرێک هەڵکەنی لە هەولێر جاران لەگەل لە 200 مەتر و 300 مەترا بگەیشتی تا ئاو ئێستا لە 750 مەتر ناگەیتە ئاو 750 یعنی نزیکەمینەوە لە کیلۆمەترێک یعنی تۆ بۆ ئەوی بچیت سەرچاویە ئەم بەدەلەوە مانای ئەوەیە ئێمە هەرچی ئاو هەمانەوە سەرفمان کردووە ئێمە هی ئیستا نییە ئەو ئاوەی کە سەرف کراوە ساڵانێک و لەوە چێ بە سەدەها ساڵ پێویستی پێبوو بێ بۆی ریچارد بێ تا ئەو خەزێنە ئاوەوت هەبێ بەڵام ئێستا کێشەکان هەمووی ئاوان باشەکەوتە دکتۆر ڕۆڵی فاکتەرە ناوخۆیەکان بۆ نمونەبوونی دەریاچەکان ئەمە ناتوانن بێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی وشکە ساڵ و کەم ئاوی هەموو ئەو ڕێگاچارانە هەمووی سوودی هەیە کەم تا زۆر هەمووی سوودیە دەست بە ئاوەگرتن و کەم بەکارهێنانی ئاو ئرشاد لە بەکارهێنانی ئاو تەنانەت ئێمە کێشەی چیمانێ زیابوونی خەڵک کە یعنی بەڕاستی لێرەشە بێ بارە سۆشیاڵیەکە بێ وا ئاراستە بکێ کە ئایا ئێمە ڕێژەی دانیشتان تا چەند زیاگات چکە ئەوەی کە هەمانە مەزدەری ئاوەکە مەحدودە بەڵام خەڵک زیاکات ئەوەی ئەمە بێت لەو ئاراستەشەوە ئیش بکرێ زۆر باش سپاس بۆ تاویزانیانەکەمێ دەکەین هەریەک لە ئێمە بە بەرپرسیارانەوە مامەڵە لەگەڵ بەکارهێنانی ئەوە بکەین بۆ ئەوی کە نەگەینەوە ئاقارە خراپی کە ڕێزت باس لێەوە هەستکردن بەوەی کە ئەمەی کە ئێمە دابینیەکەین بۆ ئێستای خۆمان بۆ مناڵانی داوەتمان ژینگەیەکی وا هەبێ کە بتوانن بە سەلامەتی بژین زۆر خۆش بە دووبارەمان دەست خۆش بێ